سەری ئێمە ڕووداوەکانی ئێستای سووریا ئەکەین کە لە سووریا ڕوودات و دوای گۆڕینی استراتیژیەتی سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە سووریا بەڕاستی ئەمە بێ بە دوو شێوە سەیرکەین. شێوەی یەکەمی ئەوەیە ئەبێ لە ڕووی ئەخلاقیەکەی و سەیرکەین، چونکە لە سیاسەتی دەرەوەی شتێکەیە کە پێڵێن ئەخلاقی سیاسەتی دەرەوە یا بە زمانی ئینگلیزیەکەی ئەڵێ foreign policy morality. بەڕاستی ئەوە با بڵێن ئینفلاسیی سیاسی تەواوی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بوو کە دەستبەرداری هاوبەشەکانی ئەمریکا بوو لە سووریا کە کوردەکانن کە بەڕاستی خوێن و قوربانیەکی زۆریاننا بۆ بەرگریکردن لە شارستانیەتی جیهان و وەبەرگریکردن وڵاتەکانی ڕۆژاوە و ئەمریکا و ناوچەکە. بەڵام ئەگە بە شێوە استراتیژیەکە هەستەیەکیان بەڕاستی ئەمە ڕوونکردنەوەیکی زۆر جیاوازی هەیە کە زۆر دوورە لە عاتفێک. ئەگەر ئێمە بە شێوەیەکی کورد باسیکەین کاتێک کە ئەمریکا با بڵێن بەشداری لەگەڵ کورداکرد لە شەڕی دژی داعش و لە ناوبەری خەلیفەی داعشەکان لەو کاتەیە بەڕاستی بەستێ وشە وەسفی سیاسەتی دەرەوە و استراتیژیەتی ئەمریکایان کردووە هاوپەیمانێتیان لەگەڵ با بڵێن کوردانی ڕۆژناوە. با بڵێن ئەمە سیاسەتی دەرەوەی کاتی ئەمریکا بوو، یانی ئەمە قسەی خۆیانە بەستێ وشە لە زمانی ئینگلیزیە بەڕاستی وەسفیەکەن. یەکێکیان لە وشانە پێڵێن ترانزاکشنەڵ، ئەوەشەی دووەمیان پێڵێن تێمپەری، ئەوەشەی سێمیان پێڵێن تاکتیکەڵ. ئەگەر ئێمە بێنەوە وەرگێڕین بە زمانی کوردی یانی باسی بە شێوەیەکی مەعاملە بە شێوەیەکی مەعاملەیی و دوو بە شێوەیەکی موقەتی و سێ بە شێوەیەکی تاکتیکاڵ. ئەو شێوەیە وەسفی استراتیژیەتی ئەمریکایانەکە لەگەڵ کوردە.